بینەرانی عزیز لە ئەرکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم وەک ئاگادارن ئەمڕۆ دیکۆرمان گۆڕیوە بەڵام لەبەرەوەی ئێمە ئەمڕۆ لە ستودیۆنین ئەمڕۆ لە ماڵی خاتونێکی زۆر خۆشەویستین خاتونێکی هونەرمەند کە ئەگەر بڵم هەموو ژیانی داناوە بۆ هونەر و هونەردۆستی ئەویش خاتوو بەیان زەریفەیە خاتوو بەیان سڵاوت لێبێ سڵاو لە ئێوەش سڵاو لە توی گۆڵ سڵاو لە کەناڵەکەتان زۆر سپاس طبعاً ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە ئێمە تۆمان بینی و دەرگای ماڵەکەت بۆ ئێمە کردوێتەوە بە حکم ئەوەی کە جەنابتان بەداخەوە ماوەی چەندێکە تۆ نەخۆشیت بەداخەوەی ئینشەڵڵا هیوای تەندروستێکی زۆر باشت بۆ ئەخوازم لە کاری هونەری هەم دابڕاویت ئێمە لەبەر خۆشەویستی تۆ حەزمان کرد ئەمڕۆ خۆم مستافە جوانەکەم بێم وەلای تۆ ئەم دیمانە جوانەیە لەگەڵ تۆیە پێشکەش بکەین زۆر سپاس دووبارە بۆ تۆ من سپاسیەوەکەم ئێوە عەزیەتان کێشا من داوای لێبوردنەکەم کە ناتوانی بێمە دەرەوەوانی بۆ کاری پێویست نەبێ ناتوانم بچمە دەرەوە لەبەرەوەی هینە بێت یعنی زۆر خۆم هیلاک نەکەم ئیتر ئەرکتان کێشا ماڵی خۆتانە هەرچێکتان پێویست بەسەر چاو لە خزمەتانە پێم خۆشە باسێکی تەندروستی خۆتمان بۆ بکەی ئێستا بزانین وڵی لەخوا بەزیابێستا بەرەو باشی ئەڕۆم دکتۆرەکەم ئۆکەی یامەیە کە باشم بەس هە لەوێ ئاگام لە خۆم بێت و بڵێن هین ئەو تعلیماتانێک کە ئەو یایمێ ئەبێ جەبەجێ بکەم ئەیتر هەرواشە بێت تۆ دوو عملیات لە ماوەی دوو مانگا بکرێت دوو عملیاتی گەورە هەروە چاکە بمەوە هیوادارم ئیتر بەرەو باشی بڕۆم و بکەومە سەرپێی خۆم و دەستکەمەوە بە ئیشکردن ئیشەڵڵا ئەگەر ئیشێکی باشە بێت ئیشەڵڵا لەسەر خێر ئیشەڵڵا بزانم بەیان خان پێم خۆشە بزانم زۆر کەس پرسیاری ئەوە کە نازناوێکی زۆر جوانە دەیە بەیان زەریفێ حەزەکەم پێم خۆشە ئەگەر لای خۆت ئاسایی بێ بەسێکی ئەو نازناوتمان بۆ بکەیت لە چیەوە سەری هەڵداوە من ئەم ناوە ناوی نەنکمە بەڵێ دایکی باوکم وەختی خۆی کە لە دایک بووە گێڕنەوە ئەڵەن زۆر جوان بووە ئیتر پێیان وتووە زۆر زەریفە یعنی زەریف بە مانای جوان ئیتر ئەو ناوە بەسەریا دابراوەتە نایە ناوە زەریفێ ئیتر ئەوە بوو بە لەقەب چۆن بوو بە لەقەب ئەوەی جاران کە باوەک زوو ئەمرد باپیرم زوو ئەمری خۆی کردووە ئیتر نەنکەم زیاتر سەرپەرشتی مناڵەکانی کردووە نەنکیشمە دوو کوڕی هەبووە باوکم و مامم ئیتر لەبەرەوە بەخێوکردنی مناڵەکان لە ئەستۆی نەنکما بووە ئیتر لەبەر ئەوە بە ناوی دایکیانەوە ناویان ناون حاجی ڕەشی زەریفێ و هەردوو باوکم و مامم حاجین حاجی ڕەشی زەریفێ و حاجی ساڵحی زەریفێ ئێتر هەروان نایەنە ڕەشەی زەریفەیە ئێتر لە ناو بازار من باوکم بەقاڵی وشکە بووە ئێتر هەر لە ناو بازار پێیان تۆ ڕەشەی زەریفێ ئێتر پێشیانەوە ڕەشە چاو جوان چای جوان بوو ئێتر ڕەشە چاو جوان ڕەشە زەریفێشیان زەریفەکە هەر بە نازناو نەبووە بەر کرداریش بۆتان ماوەتەوە ئیتر ئەو ناوە ئیتر من بەهۆی ئەو کەلەکە ناڵی گەلی کوردستان بوو بەنامەم هەبوو پێشکەشکار بووم و ئامادەکاری بە ناوی مناڵان بووم ئیتر ئەو ناوەی خۆم گۆڕی من هەر بە بەیان ڕەشید بڵێن لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر بە بەیان ڕەشید ناسراوم بەس کە چوومە تەلەڤیزۆن ئیتر حەزم کرد ناوەکەم بگۆڕم هەچەند ناوی باوکم هەر پیرۆزە لای من بەڵام ناوی نەنکم پیرۆسترێکە بۆ لەبەرەوەی کە باوکم لە نەنکم بووە لەبەرەوە پیرۆسترێکە ئیتر حەزم کرد ئەو لەقەبە زیینو بکەمەوە ئیتر ناوی خۆم لێنا بەیان زەریفێ ئیشەڵڵا ڕۆحیان شادی بێت تەمەنی تۆش دەیەژە لەگەڵ ئێوەی ئینشەڵڵا بەیان خان پێم خۆشە بزانم تۆ بە حکمی ئەوەی خۆت دەرچووی پەیمانگایت لە هەمان کاتە دەرچووی زانکۆیت بەس پێم خۆشە زیاتر بزانم هەموو کەسی ئەزانن کە بەیان زەریفێ لە تەمەنێکی مناڵیەوە کاری هونەری کردووە پێم خۆشە بزانم یەکەم کار و ئەزمموی هونەری بەیان خان چی بووە لە ساڵی چەند بووە چ ڕۆڵێکت گێڕاوە وەڵای من هەر لە سەرەتایی ئەوانە لەگەڵ هاوڕێکانم هاوڕێی گەڕک کە لە قوتابخانە بووین لە پۆلی 5 بووین
کۆبوونەوەی دایکان و باوکان هەبووی تر ئێمە هەوڵمان ناشتێک دروستکەین بۆی کە یان جیاوازتر لە ساڵەکانی پێشوو ساڵانی پێشوو هەر گۆرانی و چالاکی ئەو شتانە بووی یاریکردن ئەم جارە بیرمان کردوانە کە شانۆگەرەیەک پێشکەش بکەین یا شانۆگەرێکە بێ سینناروی هەبێت دەرهێنەری هەبێت ئەمانەمانە مێزانی بەسییان چۆن کاری پێ بکەین لەبەرەوەی کە زۆر شانۆگەری سیرمان کردو لە هەفتاکان ئەمە باسیەکە ئیتر چوینێتە شانۆگەری بینی ومانە ئیتر وڵا هەندێک لە کچەکان ئیتر دەوری باوکیە بینیکییان میش دەوری کچی ماڵەکەمە بینی کچێکی تر دەوری کوڕەکەیە بینیان براکەم و ئیتر کشێکی تش دەوری دایکەکەی بینی ئەن چوار کارکتەری تیا بوو ئیتر دانیشتین بۆ خۆمان کۆ بینەوە چی بڵێن و چی نەڵێ هەموویمانە نووسیەوە وەکو سینناریۆمان نووسیەوە ئیترەوە بوو پێشکەشمان کرد و زۆر بە دڵیان بوو دایکیشم هاتبوو ئەو کاتۆکۆبوونی دایکان و باوکان بوو ئیتر دایکیشم هاتبوو من دەوری کچی ماڵەکەمە بینی کچی بچکۆلە ئیتر ئەوە یەکەم کارم بوو کە خۆمان کە بیکەین ئیتر دیکۆر دابنێەوە هین ڕەحلەمان دانا نەبن بەسین هەبوو تەختەیەکی ئەوەنە نزم هەبوو لە مەکتەبەکە نازانم چی بوو ئەومان هێنا و فەرشمان لەسەری دانا و ئیتر وەکو ماڵ هین قەڵوێرەیەکمان دانا و کورسی و ئەو شتانی کە لە ماڵا پێویستە ئیتر یعنی دەنگیشمان باش بوو حەوشەکە زۆر گەورە نەبووە حەوشەی قوتابخانەکە ئیتر دەنگیشمان باش بوو حیوارەکان ئەگەیشت و قسەمانە کردومان ئیتر زۆر لە قوتابەکان هەچەنە قوتابی لێ بوو بە زۆر کەمی لێ بوو پیەکەنێکی ئێمەیانە بینی کسێکمان خۆی کرد بە باوک و کسێکی ترمان خۆی کرد و بە براکەی من و سمێڵیان کردە بوو جامانەوە جلی پیاوانە و ئێتر شتێکی زۆر جوان بەڵام بەداخەوە ئەو کاتە تەکنۆلۆژیانە پێشکەوتو نەبوو کێ کامێرای هەبوو ئەوی کامێرای هەبێەوە زۆر دەوڵەمەند بوو بەزێمەش کامێرانە بۆ تاکوها خۆشە لە قتەیەکی بچووکی لێ بگیرێ یاخود بە سەوت زەین سەوتمان چۆن بۆ کاتە دەنگ چۆن حیوارەکەمان و تۆ دامان کردووە بەداخەوە بەس هەر ڕستمەکەمێن لە 6 ابتیدایی کە ئەوەش یەکەم کارم بوو کە کردم وەکو گۆرانی کە گۆرانی بڵێم لە 6 ابتیدایی بووین هینێک هەبوو مەکتەبی کچان و کوڕان پێکەوە فێستیڤاڵێکیان تەقدیمە کرد ئیتر شانۆگەری تیا بوو گۆرانی تیا بوو کۆرس و ئیتر شتی خۆش و پێکەنە ناوی تیا بوو ئیتر منیش بەشدار بووم وەکو کۆرس دوای ئەوە ژووتیان حەزەکەین گۆرانیەک بڵێ تۆ چۆن من دەنگی من شاز بوو لە ناو هەمویانە وڵایتر منیش گۆرانیە کە مود گۆرانی هێن ڕۆمەتیوە گوڵی بێگەر ئەوەی کە قادر کابان و ساڵح دیلان و توێتی یاخۆت هێن ئەوەی نانامەرزەی نەیوتووە یەکی تێش و توێتی قادر دیلان لەسەر ئاوازی ئەوەی قادر دیلان وتومە بەس جوڵە و حرەکەی دەستۆمانەی قادر کابان بوو یعنی ئاوا هەردووکیم تێکەڵ کردەوە زۆرشم هەست لە گۆرانیان کرد ئیتر ئەوم بۆ ئەوە بەز یەک وێنەی ئەوەم هەیە ئەوەی لەسەر شانۆکە حرەکەی تر نازەم دەنگم چۆن بووە ئەو کاتە بەس پێیان باش بوو دەنگم ئیتر ئەو دوو کارە بووە دەستپێکی ئەوەی کە من حەزم لە گۆرانی بێت و حەزیشم لە نواندن بێت باشە باسی ئەومان کرد کە دەرچوی پەیمانگایت لە هەمان کاتە دەرچوی زانکۆشیت لە بەشی سینەما مەرجە بۆ هونەرمەندی شانۆکار یاخود هونەرمەندی سینەماکار خاوەنی بڕوانامەیەک بێ یاخود تۆ پێشەوانەکەی هونەر شتێکی خوڵقاوە لە ناخی ئینسانەکانە هەڵە خوڵقێت پەیوەندی بە بڕوانامەوە نییە زۆرێک لە هونەرمەندەکان کۆنەکان هیچیان بڕوانامەشیان نەبووە بەڵام تاقەیەکی زۆر باشیان هەبووە بڵێن خۆرسکە ئەوە ینی تۆ حەزیەکە لە ناختایە ینی هەبووە هەر هیچی نەخوێنوە بەڵام بەپێی ئیشکردن و مارسەکردنی کارەکەی فێر بووە شارەزایی باشیە بووە بەڵام ئێستا کە هاتوۆتە سەر ئەوەی کە پەیمانگا کراوەتەوانێ و زانکۆ کراوەتەوە
ضرورە و پێویستە کە ئەوەش بەرجەستە بکەیت یعنی بڵێ بە ئەکادمی فێر ئێستا من سینەمام نەخوێن و بەڵام لە 3 فیلمە بەشداریم کردووە خولیای من ئەوە یعنی هەیە خولیای ئەوەی نییە ینی ئەڵێ داوە چی بخوێنەوە تایتر فیلم هەیە و من بەشداریەکەممانە نە من خولیای ئەوەم هەبوو کە لە فیلمەکە بەشدارم ئایا پشتی ئەو کامێرایە چی لێە چۆن ئەم فیلمە دروستەکرێ یعنی ها باگراوندێکی زۆر باشی هەیە یعنی تۆ فیلمێکی ئاوا دروستەکرد نەگەر فیلمەکانی ئێمە فیلمی جیهانی حەزمە کرد ئەو فێڵانی کە لە فیلمە ئەکرێت چییە یعنی ئێستا کە تۆ بە ئەکادمی خوێنە اینجا تێ ئەگەیت لەوانێت تۆ لە فیلمەکە من پرسیار لە دەرهێنەرەکە بکەم یاخود لە کامێرامانەکە بکەم لەوانێت زۆر نتوانێت وەڵام باتەوە چکە ئەو بەهینی خۆی فێر بووە ناتوانێت تێت بگەێنێ بەڵام کە تۆ چوویتە ناوڕۆکی ئیشەکەەوە کە خوێندت تر ئەزانی ئیتر بیر دەکەوێتەوە ئای من چۆن ئیشم کردووە یعنی زۆر شت هەیە کە ئینسان منە 4 ساڵی خوێنومە من زۆر بەهەڵە فێر بووم من زۆر بەهەڵە پیان ڕۆشتوم یاخود من زۆر شت کە پرسیارم کردو نابووایە پرسیارم کردا چکە ئەو کەسێک کە ئیشەکە بۆ تۆکە ناتوانێت وەڵام باتەوە بەو شێوە زانستیە کە تێت بگەێنێ ئەوش ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی تێت بگەێنێ لەبەرەوە ضرورە پێویستە و ئەگەر نەشبێت نەیخوێن دەبێ ئەو کەسانە بە پێی حکمی ئیشەکە و خۆشەویستی و بەردەوامی لە کارەکەیە فێر بۆ ئەزمونێکی باشی هەیە لەوانێت زۆر لە منیش باشتر بێت کە من لە پەیمانگاش خوێنمەوە وەکو شانۆکار لە زانکۆش خوێنمەوە وەکو سینەماکار لەبەرەوە هەردووکی پێویستە یعنی ئیستا من لەوانەیە ئەو خۆشەویستی و ئەو هەماسەی کە هەمە تیاما بێت بەڵام من پەرەم پێیاوە بەهۆی پەیمانگە هاتۆتە بەردەمم چوم ئەو 5 ساڵ کار ئاسانێکی باش بووە یاخۆ کۆلێژی هونەرە جوانەکان بەشی فیلمسازی کراوەتەوە من چوم ئەمە کاراسانێکە بۆی کە من زیاتر پەرە بە کارەکەم بەم و زیاتر پەرە بە خولیا و ئاوات و خۆشەویستی و حەزەکانی خۆم باش باسی ئەوت کەوتە لە 3 فیلمە بەشداریم کردو حەزەکەم بە کورتی ئاماژەیە بۆ 3 فیلمە بکەیت بەڵێ 3 فیلم بوو یەکەمیان کوێستانی قەندیل بەڕەحمەت بێ تەهای کەریمی پاشان سورمێخان لەگەڵ بێسنوور لەم 3 فیلما بەشداریم کردو ئەم 3 فیلما فیلمێکی یعنی فیلمەکان هەر یەکە و مەدرسەیەک بوو بۆ خۆی بۆ من بە تایبەتی ئەوەی کوێستانی قەندیل تەهای کەریمی لەگەڵ چەند کەڵە هونەرمەندێکی ڕۆژهەڵاتە کە بەشدار بووم زۆر سوودم لێ بینی ئەوە زیاتر وای لێ کردم چکە کاک تەهای کەریمی پێش ئەو فیلمە سیمینارێکی هەبوو وەکو دەورەیە گۆرکشۆپێکی هەبوو بۆ ئێمەی هونەرمەندەکان منیش بەشداریم تیا کرد لەوە حەزم کرد کە بچمە ناو دنیای سینەماوە سینەما چەند فراوانە ئیتر لەوانێ کە لە فیلمەکەشا بەشداریم پێکردم کاکتەها ئیتر زیاتر خۆلیای من جۆڵاندبی کە حەز بکەم بچمە ناو سینەماوە ئیتر ئەو بوو ئەو دەرفەتە ڕەخسا کە من بەشدار بم کە بچمە کۆلێژی هونەر بەشی فیلمسازی زیاترە بۆ وازم لە ئێستا باخەن هەستەکەی خۆی یەکلایی کردوێتەوە بۆ کۆمیدیا منە پرسیارە لە تۆکەم بەڵام لە ناخی خۆشمە ئەوە پێ ئەڵم کە پرسیارەکەت با لێ بکەم بزانم بەیانخان توانیوەتی پەیامی خۆی شخصی خۆی پەیامی خۆی بگەیەنێت لە ڕێی کۆمیدیاوە بەسم خۆم پێشەوە جواب تێمەوە کە لە سایاسە ئەو پەیامەت گەیاندووە ینی هەر ئیشێگەر کارێک بڵێن بەیان زەریفێ بە تایبەت ئەگەر دەورێکی کۆمیدیا بێت تەکید بەگەیاندوێتی بەڵام زەین بۆ بەیان زەریفێ خۆی منوکو بینەرێک زان بناخی بەیانخان خۆی توانیوێتی خۆی لە خۆی ڕازیە کێشەکان زۆرن کێشی ناو کۆمەڵگا لەبەرەوە زۆر لەوە زیاتر ئەهێنێ کە تۆ ئیشی بۆ بکەیت و کاری بۆ بکەیت اینجا منیش لە ڕێی کۆمیدیاوە پێویست بە ئەو پەیامە بگەێنم من لە سەرتاوە من خۆم ڕازی نەبووم لە خۆم وتم بەخوا من و کۆمیدیا کوجا مەرحەبا بەڵام
بینەرێکی وەکو تۆ هەزارەهای وەکو بەڕێستان کە سەیری ئیشەکانی ئێماکەن یاخود فۆلۆی زیاترێکە و بینەری زیاترە هەستەکەم کە گەیانومە یعنی من زیاتر حکومەکەمە سەر ئەوەی کە بینەر چیم پێ ئەڵێ من خۆم بەخۆم هیچ ناڵێم کە گوێم لە بینەر بێت چ ڕەخنەم لێ بگرێ بەدڵی نەبێت زۆر سپاسم کات دەستخۆشیم لێ بکات و ڕەخنەم لێ بگرێ ڕەخنەیەکی دروستکەرانم لێ گریا خۆ ڕوخێنەر بێ هەرچیە بێ من بەلامەوە ئاساییە چکە ئەمە بێتە ئەوەی کە من بتوانم بەخۆمە بچمەوانێ من بەلامەوە زۆر گرنگە کە بینەر چیم پێ ئەڵێ ئەوە بەلای منەوە گرنگە تۆ ئیش بۆ بینەر بەڵێ خۆم بۆ خۆمی ناکەم لە ماڵە دانیشەوە خۆم سێک پێ بکەنم بەس بۆ بینەری یەکەم ینی من بەڵام هەندێک کات من حەزەکەم یان ئەوەش بڵێم هەندێک کات لە شانۆگەریەکانە یاخود لە تەمسیلەکانە لە پەتی کۆتۆمانەیە زۆر شت هەیە کە پەیامێکی ڕاستکیری چاکی ینی کە بیان تاان نەبێ لەو گیرگرفتێکە لە ناو کۆمەڵا هەیە بەڵام خەڵکەکە پێ ئەکەنێ یعنی بۆ پێەکەن یان قەیناکە خۆی کۆمیدی هەرەوە نیە توار پێ بکەنی تۆ بێت تێ بگەی باشە مەبەستی چییە یان لەو حیوارێکە و توێتی بەیانی یاخۆ هەچ کەسێکی تربێ مەبەستێکی هەیە یاخود بانگراوندێکی هەیە بۆی ئەم حیوارەی وتووە ڕخنەکان لە ڕێی کۆمیدیاوە ئەگەن ڕەخنەکان لە ڕێی کۆمیدیاوە ئەگەریان قەیناکە پێکەینەکەی تایە بەڵام ئەبێت تێ بگەی ئەم پێکەنینە فرمێسکی پێوەیە ئەم پێکەنینە ئەها یعنی یەکێکی وەکو من کە من زۆر ئازارییاوە بۆیە توانیمە ئەوە بکەم ئەوە بگەێنم چ لە کۆمیدیا بێت چ لە تراجیدیاش بێت یعنی تراجیدیا ژوایە تۆ پەیامێک کە ئەیگەێنیت بەڵام زۆر بە ئازارە یعنی بە هەموو شێوەیە ئەوەی کە لە ناو دڵتایە ئەیگەێنیت و لە کۆمیدیاشا بە هەمان شێوە وایە بەڵام لە کۆمیدیا فلمێسکەکان لە ناو خۆتایە بەڵام گەیاندنەکەی کە ئەیگەێنی پێکەنین بە خەڵکەکە گەیاندنەکەشی زۆر تۆ ناتوانانی هەموو کاتی هەموو کەسێ بخەیتە پێکەنین بەڵێ یعنی زۆر جان من زۆر حیوارم وتووە لە ناخی دڵمەوە کەوتومە لە ناخۆ من گریاوم بەڵام کە گەیانیومە خەڵکەکە پێکەنیوە بەڵام لەگەڵ ئەو شاتێ گەیشتووە کە من بە چه ئازارێکەوە ئەو حیوارم وتووە کە تۆی بینەرم هێناوەتە پێکەنی تی ئەگا دوایی تیەگات کە پێکەنینەکە کە پێکەنەکەی تەواوە بێنجا تێگە ئای زۆر ڕاستە و حیوارێکە و توێتی گەیانێتی بالفعل وایە یان من ئەوە بەلامەوە زۆر گرنگە بەڵێ زۆر باشە خات و بەیان پێشترش ئاماژت پێکرد کە خۆت ئەو کاتی لە کەناڵی گەلی کوردستان بووی پێشکاری بەرنامە بووی هەڵت نەبماوە 11 ساڵ زیاتر تۆ لەوێ لەو کەناڵە کارت کردو و کاری بەتایبەت کارت کردووە لەسەر مناڵان لە ئێستاە بۆ لە پڕان نەمای کشایتەوە لەو کاری هوەری و مناڵان چونکە کۆمەڵێک بەرهەمی زۆر جوانت هەبوو کە لە هیزر و مێشکی ئەمار ماوەتەوە و ئەمێنێتەوە ئەوی پێش بەرنامەش ئاماژەم بۆ کرد ئەو گۆرانیە من خۆم هەر زۆر حەزم لە مناڵ بوو لە مناڵی ئەوانێ چکە خوشەزاکانم کە هاتم بۆ ماڵی باپیریان ماڵی باپیر بووین مناڵەکان کارگریان لای من ژیرە بوونەوە بۆ لەبەر یاریم لەگەڵاکردن و حەنانێکی زۆر ئەیانەیە لە باوەشی مناخەویان لێ ئەکەوت ئیتر یعنی لای من زۆر ژیرە بوونەوە ئیتر ئەم وای لێکردم حەزم بە مناڵ هەبێت و دوایەوەش کە چوومە پەیمانگا و لە پەیمانگا دەرچوون بووین بە مامۆستا ئەوەش هەر تەئسیری تێکردم کە مناڵ چەندی پێویستە کە گەورەکان یارمەتیان بن و شتی جوانیان پێشکەش بکەن و پاشانیش دوای ئەوەی کە لە قوتابخانەکان مامۆستا بووم یعنی وانەم ئەوتەوە هەمووی بە تەمسیلیشەوە پێمەکردن دوایەوە کە هاتمەوە بۆ ناو شار منیان فرایە ناو جیهانێکی زۆر پاکەوە بۆ ناو باخچە مناڵە ئەو کاتە پێیانە باخچەی ساوایە بەڵام ئەو ساوایانە لا براوە سا باخچەی مناڵانە کە چوومە ناو مناڵانەوە ئینجا تێگەیشتم کە مناڵ چەند پیرۆزە
کە مناڵ چەند خەمڕەوێنە، کە مناڵ چەند جوانە، چەند پاکە. لەبەرەوە هەستم کرد کە ئیتری یان پاگە بمەوە، پێویستم بەوەی کە من پاک بمەوە لە چی لەو ژاوەژاوی ڕۆژگاری کەتیایە ئەژین، لەو جەنجاڵی ژیان. لەبەرەوە زۆر ڕای کێشام، یعنی ئامێزێکی بۆ گرتمەوانێ کە من نەتوام لێی دەرچم. لەبەرەوە ئیتر هەوڵمە هەر چالاکی مەکرد، هەر چالاکی بێ هیلاک بوون شەو ڕۆژ، یعنی ئەوە نەبوو من لە ماڵ و پاڵی لێ بەمەوە، نە لە ماڵ شۆ ئیش مەکرد بۆ لەبەری کارەکەم وایی بوو. من خزمەتی مناڵ مەکرد، مناڵم فێرەکە، مناڵم فێری هونەرە کرد لە شانۆ، لە مۆسیقا، لە گۆرانی، لە جموجۆڵ، لە وەرزش، لە هەموو شتێک فێرە کرد. ئەو 12 ساڵێکە لە باخچی ساوانی سلێمانی بووم، هیچ کارێکم دووبارە نەبووە. لە ساڵێکە 2 فستیڤالمان کردووە، فستیڤاڵی سەری ساڵ، فستیڤاڵی کۆتایی ساڵ. ئەم دوانە و بێژگە لە ڕۆژانش کە من هەر چالاکیم هەبووە، پێویست بوو کە من خۆم فێری مۆسیقا بکەم. ئەوەشە خولایەکی من بوو کە حەزم لە مۆسیقا کرد. بەس لە گەنجیا من حەزم لە گیتارە کرد، بەس ئیتر کە گیتارەکە چۆن بۆ بەردەوام نەبووی لە سەیران؟ ئاخر کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان من زیاتر حەزم لە مۆسیقا بوو، بەس مۆسیقا نەبوو، چوومە شانۆ. دوای بەشێکمان کردوانێ کە فێری مۆسیقا بن ماڵسانەکە داخی بوو، گیتارەکەم کردەوە بەدەستمێکیشم لێ نازانێت، بەس هەوڵمان کە فێر بم. بەڵام شانۆ ئاوەڕای کێشام، کۆستمیەوە وتی تۆ شانۆە تر ئێتە دووری قسمۆ لە مۆسیقا لەگەڵم قستەکانە. ئیتر دوایەوە بەڵام دوایەوە کە پەیمانگام تەواو کرد و بووم بە مامۆستا پاش 7 ساڵ کە چوومە باخچە، ئیتر وا پێویستیە کرد کە من خۆم فێری مۆسیقا بکەم بۆ لەبەر خاتی مناڵەکان. وەڵام خۆم فێری پیانۆ کرد، ئەبەمەش زیاتر فێر بۆم ئەم ئۆرگان. ئیتر هین ئەوە فێری کردم، چوومە دەورەوە مامۆستاکاری سەرکار و مامۆستا فەڕەنسیس داود، ئەو دوانە فێریان کردم و ئیتر هەوڵما پیانۆ بژەنم، چکە لە باخچەکان هەر پیانۆ هەبوو. ئێتە دوایەوە شانۆش هەر بەردەوام بوو لەگەڵ مناڵەکانە فێرمەکردن. ئینجا دوایەوە هەوڵما فێری ئاواز بم، ئاوازدانان بۆ گۆرانی مناڵان. کێ پشتگیریکردم؟ مامۆستا وەلیەمی یوحەنا ڕۆحی شاد بێت، ئەو زۆ پشتگیریەکردم، چکە ئەو سەرپەرشتیاری من بوو. هەموو هەفتەیەکە هەسەردانیەکردم و ئەو فێری کردم، یعنی بەڕاستی وای لێکردم کە پشت بە خۆم بەستم لە دوای دەورەکەوە کە من خۆم ئاواز بۆ مناڵان دابنم. تقریبا 30 ئاوازم هەیە بۆ مناڵان و خۆم سەرپەرشتیم ئەکردن و بۆ نۆتەکەش هەر خۆم دامنە. بەڵام هەندێک پێویستە کرد کە دەستی چەپیش دابنم، بە دەستی چەپ تۆزێ نۆتەی دەستی چەپ تۆزێ قورسە. ئێتر مامۆستا وەلیەمی یوحەنا ئەو هاوکاریەکردم، یعنی ساڵێک نەها بەلامە، ئێتر من خۆم پشتم بە خۆم بەست. ئیتر ئەوەش ئەو خولیاشم جێبەجێ کرد کە حەزم لە مۆسیقا بوو و دوایەوەش گۆرانی بۆ مناڵان من خۆم بیگڵێم، چکە من هەر ئەمووی بە بەردەوامی هەر گۆرانی مەوت لەگەڵ مناڵەکانە. ئیتر تاوای لێ هات، ئیتر من گۆرانی بۆ مناڵان وت. ئیتر لەوە چوومە دنیای مناڵانەوە بە هەموو شێوازێکەوانێ. ئیتر گۆرانی بۆ تەجلیکردن، ئۆپەرێتمە کرد، گۆرانی تاک شانۆگەری، زۆر کارمە کرد. دوایەوە لە ئەسنای ئەوەی کە لە من باخچەی ساوانی سلەیمانی بووم، تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەشی مناڵان داوایان کردم، وتیان حەزەکەین بێیت تۆ بەرنامە تەقدیم بکەیت. بەرنامە چی؟ بەرنامە بە ڕۆزەکان، ینی بڵێ سەردانی ڕۆزەکان بکەوکو. ئیتر من بەرنامەکە ئامادەکاریم بۆ کرد و ناومنا بەرنامەهین ئاوێزە، بەرنامەی ئاوێزە بوو. زۆر کات سێریۆ بەرنامەم کردو، سەردانی باخچەکانمە کرد و چاو پێکەوتم لەگەڵا کرد و چارەکەکان پیشانیانمانێ. تر دوای لە هات دوایەوە تر وتیانە بێت تۆ هەر لە بەشی مناڵان بمێنیتەوە. سەش ڕاگەاندن بەم شێوە فراوان نەبوو، هەر کەناڵێک هەبوو. بەڵێ ئەو کەناڵێتە پێویستیە کرد کە تۆ هین بی، یعنی خۆت ئەپدێت بکەیتەوە، چکە بەرنامە تازە بکەیتەوە، بەرنامەی جوان بکەیت، بۆ لەبەرەوەی کە بینن هەموو سێری ئەو کەناڵەیەکە. ئیتر لە هەفتەیەکان من تقریبا 9 بەرنامەم هەبوو، ئیتر بە ئامادەکردنەوە، بە پێشکەشکردنەوە، تر بێژەرمانێنە کەسی ترە هاتمانە لەوێ 12 ساڵ مامەوە
لەوێش یان لە ڕۆزەش بووم لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانیشم یعنی هەردوو کارەکەمەکەی مناڵان بەڵام ئیشی گەورەم ناکرد ئیشی گەورە دوور کەوتووە لێ بەجارێ بۆ لەبەرەوەی مەجال مناڵ کاری مناڵ زۆر ینی گرنگە و کورسیشە زۆر پامگەیاندن بۆ مناڵ زۆر دۆ بلاجمە کرد بەرنامەم ئامادا کرد بۆ سەری ساڵ بۆ کێکێ بۆ ئەمانە هەمووی ئامادەمە کرد ئیتر زۆر یان دەستی گرت بوو بەڵگیان کام ئیشت بەلاو زۆر جوان بوو بۆ مناڵان کرد بێت وڵای من هەموو ئیشەکان خۆشێ ئێستاش کە لێوانە تاقی کە هەم بۆ کاتانە هەموو ئیشەکانم خۆشەوێ زۆر ئەتە ئیشی کە مایەوە تاکو ئیستاش کە لێرێ لە کەناڵەکانە یاخود لە سایتەکان کە لێرێت ئەو گۆرانی یاری کوردەواری بوو هین ئەوش بیرۆکەی خۆمەیان لەخوا بەزیابێ هەموو ئیشەکان بیرۆکەی خۆم بووە بەس هاوکاریان کردم ئەمە لە شاعێرە ئەمە لە مۆسیقی ئەمە لە ئاوازدانانە لە هاوکاریان کردو بەرهەمێکی جوان پێشکەش کراوە ئێتر ئەو ئیشەش کۆن نابێت ئەوە یەکەم کارم بوو کە بۆ کاری مناڵان کە بکرێت لە کورسات ساڵی 2001 بوو 2001 بوو بۆیان کردم بە کلیپ ئیتر ئەو ئیشەتر هەروە ماهێوانێ مناڵانی دەرەوەی وڵات زۆر سوودیان لێبینی بۆی کە حەزکەن گۆرانی کوردی بڵێنەوە و بە زمانی دایک زیاتر قسە بکەن ئەوە کارێکی زۆر باشی کرد منیش بە چیە ئەزانم بە دایک و باوکەکانە ئەزانم چکە دەستخۆشیان لێ ئەکردم و کە کارێکی باشتان کردووە بۆی کە مناڵەکانمان فێری زمانی دایک بن بڵێ زۆر باشە بەیان خانوەک ئاگادارین تۆ چەند ئەزمونێکی کاری هوەریت هەیە لە بواری دراما و شان و ئیس باست کرد کە لە بواری سینەماشە کارە کردو بە تایبەت ئەمە قسە لەسەر کارەکان بکەین ئەو کارانی کە لەگەڵ هونەرمەند حسێن مسری ڕۆحی شاد بێ کردوتە چۆن هەڵیان ئەسەنگێنی ئەو کارانی کە لەگەڵ ئەو هونەرمەندە کردوتە لەگەڵ کارەکانی لە دوای ئەوە کردوتە چۆن هەڵیانە سەنگێنین ئەو کارانت چۆن بوو ڕۆحی شاد بێت من حەسرەتێکە لە دڵما کە لەگەڵ کاک حسێن مسریا بەردەوام نەبووم یانی لە هەوڵەوە ئیشم لەگەڵیان نەکرد بەڵام ئەو کارانی کە کردومە قوتابخانەیەک بوو بۆ من بۆ لەبەری کاک حسێن مسری من لە دنیایەکە هاتمە لای کاک حسێن کە لە دنیای مناڵان نابووم ئەو خۆ دەزانی تر شانۆکار بووم هەندێک جوڵەی شانۆکار هەیە کە ئەبێتتر بیکا بە فراوان ترامدە زوابەر زەکاتۆ بۆ لەبەرەوەی لە شانۆ مەساحێکی زۆر گەورێت تۆ پێویستەکە هەم دەنگە بەرز بێت و هەم جوڵەکانش فراوان بێت و پاشانیش خویەکی ترم هەبوو لەگەڵ مناڵە ژیانم بردووەتە سەر ئیتر حرەکی ئەها مناڵانەمە کرد هەندێک قسم یان سەوتی خۆم ئەگۆرە وکو مناڵ چکە دۆبلاجم زۆر کردووە لەبەرەوە کاک حسێن مسری ئەو دوو شتەی لێ دوورخستمەوە یعنی یەکسەر تەنبیه هەیە کردم ئاگاداریە کردمەوە بەیان ئەو حرەکەی هی مناڵانێ بەیان ئەو جوڵێ و هیشانویانێ ئەمە درامایە ئەمە بەرامبەر بە کامێرا فێری کردم یان قەیناکە من بە ناوی مناڵان پێشکەش کردووە چاوپێکەوتنم کردووە لە بەردەمی کامێرا ترسم نەبوو بۆ کامێرا بەڵام ئەو جوڵانەی کە خۆم پێویستەکە نیکەم لە درامایە ئەبێ نیکەم ئەو ئاگاداریە کردمیان ئەمە بوو بە ئەزمونێکی زۆر باش بوو بەردەمی کامێرا لە درامایە جە دوایە لە سینەما لەبەرەوە کە حسێن مسری عەمدی خوای کرد ئیتر ئێمە ئەو ستافە هەتی وماینەوە زۆر هەتی وماینەوە هەرێکە پەرتەوازە بووین بەملا بۆلا ینی تەمەناکەم یەکێکتر هەبێت کە بتوانێت بەردەوام بۆ ئیشەکانی شەکانی کە حسێن مسری یاخود هەر بەردەوامی هەبێ بۆی ئەو ستافە و بۆی زۆرێک لە هونەرمەندان کە دیار نەمابوون کە حسێن هەمووی هێنایە و بەردەمی شاشە یعنی خەڵک بیری چوو بوونەوە زێڕنی دراما سعات نۆدانیش بە دیار یان ئەو کەسانەشی زین و کردەوانێ کە هێنایە بەردەمی شاشە و بەرکامێرا و پیشانی بینەریە کە زۆر دەمێ بوو کاریان دەکردەوەی یعنی ئەوە خۆی کارێکی زۆر پیرۆزە کە ڕێز لە هونەرمەندەکان بگرێت بەداخەوەیانی ئینشەڵا هەوڵێم هەوڵ بین بە هەمومان نەک بە تەنیا بەیان هەوڵ بات ئەبێ بە هەمومان هەوڵ بین کە هونەری کوردی بەرەو پێش بەرین
درامای کوردی سینەمای کوردی شانۆی کوردی بەرەو پێش بەرین یعنی توانین ئێمە خۆمان بناسیێنین بە وڵاتانی جیهان هەتا ئێستا ئێمە هەر لە شارەکەی خۆمان ئاخونێنەوە هەر لەم سێ شارە ئاخونێنەوەخونێنەوەانێ لەبەرەوە هەوڵ بیرێن نەک هەر هەوڵدانێکی تاکە کەسی بێت هەیە ئێستا ئیشەکە بەس بۆ خۆی بەس بۆ خۆی ئیشەکات ئیتر ئەو خۆی بچێتە ناو دنیای سینەماوە مەسەن دنیای شانەوە دنیای دراماوە بەس خۆی دەرکەوێ ئەوە کارێکی باش نییە سەرکەوتوش نابێت لەبەرەوە ئیشی هوەری دەستە جەمعیە من بەتەنیا نادون ئسا چەند ساڵ ئەو من 600 ساڵ ئیشم کردو نەمتوانم ئیشی بکەم بۆ لەبەر تەنیا بۆم ناکرێ لە زانکۆ من ئیشم کردو 4 ساڵە هەموو پێکەوە ئیشمان کردووە یعنی چ کامێرا بێت چ سیناریست بێت چ دەرهێنەر بێت چ بەرامبەرەکەت بێ ئەکتەری بەرامبەرە بێ ئەمانە هیچی بەتەنیا ناکرێت تۆ توانە خێ ناکە ئیشێکی جوان بکەی بە کامێرایکی خۆت ئەوەشیان فێر کردووی بە کامێرای خۆی لە ماڵەکەی خۆتە فکرێکی جوانتە بێت توانێت ئیش بکەی بەڵام ئەوەش ئەبێ یەکێکە لە پشت بێت کە چۆن بڵایی کاتەوە کە چۆن بە بازارکردنی با مەسەلا یعنی هەموو کارێکی هوەری دەستە جەمعیە لەبەرەوە هەوڵێم یعنی هیوادارم کە هونەرمەندەکان ئەوانە کە حەزیان بە هونەرە چ سینەما بێت چ دراما بێت چ شانۆ بێت کارێ بکەن بۆ خودی خۆت قەی ناکە خۆت پەرە بە خۆدەیی بۆی کە بارز بیت و کە دیار بیت ئەبێ ئەبۆت هەبێ ئەبێ ئەو ئەنانێتت هەبێ بۆ خۆت کە خۆت دەرکەوی بەڵام نەقتەعنە لە بەرامبەرەکەت بی ملی ئەو بشکەی لەبەر حسابی خۆت کە پێشکەوی نا ئەوی ژووکو تۆ ئینسانە مرۆڤە هەکتەرە خولیای خۆیە حەزی خۆیەیە لەبەر ئیش حەزەکە پێشکەوێت یعنی بە تاقی هەردووکیان ئەتوانن شانۆگەرەکە پێشخەن بە تاقی هەردووکیان دراما بە تاقی هەردووکیان سینەما پێش بکەن یعنی هەرێکە و بۆ خۆی هەوڵبات لە خزمەتی فلیمەکەیا بێ لە خزمەتی شانۆگەرێکەیا بێ نەک بەس خۆی بارز بێت ئەوە هیوادارم هونەرمەندەکان ئابە و شێوەیە بیر بکەنەوە زۆر ڕاستە بەیان خان تازەترین کارت چ ئیشەڵا دوای ئەوەی شڵا وردە وکو دوای خۆت وتە بۆ بە یەک قاچ سپاس بەخوا ئەستەکەم تەندروستی باشترە وەڵایی تا ئێستا هیچ کارێک یان پێشتر هەبوو کار هەبوو لە ڕەمەزانە بەس من نەمتوانی بیکەمتم ئەمەلیاتم لە پێشە ناتوانم ئەتر تا ئێستا هیچ کارێکی وا نەهاتۆتە پێشەوە بۆخوا بم گەرمە هەموو توێنەوە زۆر گەرمە دنیا زۆر لەبەرەوە چ کارێک بێتە پێشەوانێ و خۆم لی ڕازی بم و کارێکی باش بێت ئەو کاتە بۆ من ئەتوانم بڵێ ینی تااقەت هەیە تۆ بەڵێ ئەیتوانە وەڵی من زیاتر حەزەکەم کە دەست پێ بکەمەوە بە ئیشێکی باش دەست پێ بکەم و ئینشەڵڵا بینێر هەمووی چاوەڕێتە سپاسیانەکەم من ئێسام توانین بۆ خۆنە ماڵە داینش و پاڵی لێ بەمەوە هەم ڕۆژە سێری فیلم کەمەمانە بەڵام ئەوە هی ناکات ینی من ناژێنێت من ناژێن من چوونە ناو کۆمەڵ من ئەژێنێت بینەرەکەم من ئەژێنێ من ئیش بۆ بینەرەکەم ئەەکەم و بینەرەکەشم چاوەڕێ منەکات ئەبێ کارێکی باشی بۆ بکەم باس ڕاستە بەیان خان ئێمە ئەمڕۆ تۆمان زۆر ئازێدا من عزێتیەوە ما ئێوە هاتم بێرە سێدەکەی خۆتان ڕەجێ هێشت بۆ ئێرە من داوا لێبوردنەکەم کە ناتوانێت بێن بۆ ئیشەڵا بۆ بەرنامەیەکی تر کە بەرهەمی تازەم هەبێت ئیشی کاری تازەم هەبێت زۆرش لە کەناڵەکان وتومە خۆزگەم یان چاوپێکەوتن نەکرایە بە کارێکی تازە چاوپێکەوتنم لەگەڵا بکرێت چکە من هەر شتەکان ئێڵێم و ئێڵێموانێ دۆزە ناخۆشی بینێری ژەڵێەوە چیان هەرۆ قسانێ ئەی کاتەوانێ بەڵام من داوای لێبوردنەکەم کە کارم نییە بەڵام ئەوش هۆکاری خۆی هەیە کە من 4 ساڵ خوێنم لە ناو زانکۆیان کارم زۆر هەبوو دوای ئەوەشی تر تەندروستیم باش نەبوو کە تەندروستیت باش نەبێ ناتوانێت هیچ کارێکی لە ماڵەکەی خۆشتان ناتوانانی کار بکەیت زۆر ڕاستە پێش کۆتاییاتنی بەرنامەکە پێم خۆش یادکاریکی خۆشمان بۆ بکێڕیتەوە بۆ نەخۆشی بیری نائشەڵا باش سپاس باشتری سپاس زۆر بیر چۆتەوە بڕواکە ینی ئیستا خۆ لە پێشتاوت نەخۆشخانە چکۆ من نچوومە دەقستەکانەوە نەخۆشخان وەڵاهی یادگاری چی هەبێت نازانم وڵی زۆر بەسێکی ئەوەمان بۆ کە ئەوەی کە پێش بەرنامە باسم کردوتم من ئەو مەشهدەتم قەت بیر ناچێت کە لێرە کردوتان تۆ خێزانی هونەرمەند مایر حەسەنی تو چەند کوڕێکت هەیە و بەڵێ ئەوە درامایە زۆر دوای ئەوە بوو کە من قاچ بشکە
ئێتر هینە وتیان حەزەکەین بین لە ماڵەکەی تۆ یا بیکەین وتمقی چێگەیتر باش بوو یان باش بوو وەسان باش بوو ئێترەوە بۆ هەمویان هاتن 4 کوڕ ماشەڵڵا ئێتر پڕی بوو لە کوڕ یان مناڵەکان هەمووی کوڕ بوون ئێتر ماڵ تر سەرەوە هەورەبان هەمووی هینیان بەکاریان هێنا ڕۆژێکی زۆر خۆش بوو ئێترەوە بوو لەو کاتیا بەوە زۆر پێکەنین تەوان یعنی خۆم بۆ ڕناگیرە لە ئەخیرا کە کەماهێریە تەوانێ کوڕە گەورەکەم هین لێ هەمۆسیقا لێیا و لە ناو کیبۆردەکە هینیتە هەلهەلەیتایە ئێترۆنیا منیش لەو کاتیا هەلهەلە لێ خۆمیان هەلهەلە لێ بەڵام کەمالە خۆیە کا بەژورامە شتێکی مفاجە بوو بۆ ماهر هەر حەپە ساوازای من هەلهەلەگەل لێ ئیتر لەبەر پێکەنی تقریبا دەتێکمان کردووە ئەوە هەر ناهات یانی من هەر پێکەنین مەهادە ئەوانش نیان نەتوانیت مایریش خۆشی وا بوو ئەتر ئەوە زۆر خۆش یانی بۆ بە یادگاریەک بۆ من هەلالە لێم یەکسەر ئەوە بیرەکەوێتەوە مەشەدێکی زۆر جوان ئیشێکی زۆر جوانەکەت کۆ نابێ بەڵێ یوای سەرکەوتنە بۆ خوازم خان من ئیتر شتێکی ئەوتۆ نەما ئەگەر خۆت وڵای من دەستخۆشیتان لە یەکەم کەوا هونەرمەندان بەسەرەکەنەوە هیوادارم هونەرمەندانیش بەپێی ئەوەی کە توانێت کار بکات بۆ بینەرەکەی هەوڵ بە کاری باش بکات و هیوادارم من هەم قسەیەکەم بەڵام ئەبێ خۆشم کاری باشتر بکەم ئێتر ئەویش کەوتۆتە سەرەوەی کە ئەوەی کە یەتە بەردەستم چۆن بێت و چۆن نەبێت چۆن قبوڵی بکەم ئێتر لەبەرەوە من دەستخۆشیتان لێکەم و هاتنتان مای شانازیە بۆ من بۆ ماڵەکەم ماڵی من کراوەیە بۆ هەموو کەناڵێک کە کاری خۆی تیا بکات و هیوادارم بەرەو پێشەوە بچن و سەرکەوتوبی تۆش پشتی کامێرا هیوادارم سەرکەوتن بن کاری باشتریش بکەن و چکەوان سەربازی ونن بەڕاستی زۆر هیلاکە بن من بە حکمی کە خۆم ئیشم کردووە لەگەڵیانە ئەزانم چەند کارێکی قورسە لە شیان ساغ بێت لە شیان ساغ بێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و بەخێر بێت سەر چاوم دووبارە زۆر سپاس بۆ خات و بەیان زەریفێک ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بوو وە زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی جلەکانم کاردەستی شەونم هەمیشە بە دیزاینە جوانەکانی من بەسەرەکاتەوە تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ